سەمرا گوزەل دەستگیرکرا، ئەویش پەرلەمانتاری هەدەپەیە. با گوێرەی هەواڵەی میدیاکانی تورکیا ڕۆژی شەممە لە سنووری یۆنان دەستگیرکراوە. دادگای کۆماری ئەنقەرە ڕایگەیاند گوزەل کاری بۆ پاکەکە کردووە. پارتی دیموکراتی گەلان هەدەپە دەڵێت گوزەل لە ئەستەنبوڵ دەستگیرکراوە و هەواڵی میدیاکانی تورکیا دوورن لە ڕاستیەوە. هەدەپە و لایەنگرانی ناڕەزایی دژی دەستگیرکردنی گوزەل دەردەبڕن. دەستگیرکردنی گوزەل با سیاسی دەزانن نەگیاسایی. هەدەپە لە 15 دەی 2012 دامەزرا. لەو کاتەوە ڕوبەڕووی فشاری حکوومەتی تورکیا دەبێتەوە. بە تایبەتی لە 2015ەوە ڕوبەڕووی هێرش و پەلامارێکی توند بووتەوە. ساڵی 2016 هێرشەکانی سەر هەدەپە گەیشتنە لووتکە. ئومێددەدا جێگری هاوسەرۆکانی هەدەپە ڕایگەیاند لە 2015ەوە 16460 ئەندام بەڕێوەبەر و کادیرمان دەستگیر کراون. سزای زیندانی بەسەر زیاتر لە 4000 کەسدا سەپێنراوە. 13 پەرلەمانتار و 7 هاوسەرۆکی شارەوانی تێدایە. لە کۆی 65 شارەوانی دەست بەسەر 59 شارەوانی هەدەپەدا گیراوە. ئێستا هەدەپە با پێکهێنانی هاوپەیمانی دیموکراسی خۆی بۆ هەڵبژاردن ئامادە دەکات. 6 پارتی چاپ چوونەتە بەرەی هەدەپەوە.